بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان، بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە هەمومان سەرنجمان داوە کە بارگرانی لەسەر تاک بە تاکی دانیشتوانی وڵاتەکەمان هەیە، بەڵام ئەوەی کە زۆرتر لە ئەرکدایە بریتین لە چینەکانی دەستگا ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ بە شێوەیەکی گشتی و ئەوانەی تەندروستکارن و پزیشکان و کارمەندانی تەندروستی. بە پێویستی سەرشانی خۆم زانی وەکو مامۆستایەکی ئاینی لە جیاتی میلەتەکەشم دەستخۆشی لە کارمەندانی تەندروستی ماندوونە ناسان کە لە شەڕی بەرەنگان بوونەوەی دوژمنی سەرسەختی ڤایرۆسی کۆڕۆنادان خوای گەورە پاداشتیان بداتەوە بیان پارێزێ، و هەروەها دەستگاکانی وەزارەتی ناوخۆ بە شێوەیەکی گشتی هەموو دەستگاکانی ئاسایش، پۆلیسی هاتوچۆ، بەرگری شارستانی، هێزی پێشمەرگەی کوردستان کە ماندوونە ناسانە شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک کە ئێمە من و بەڕێز لە ناو ماڵ و منداڵی خۆمانداین لەسەر سفرە لەگەڵ خێزانماندانان دەخۆین، ئەوان لەسەر شەقامەکانن، ئەوان شەوان لەبەر سەرمان لەبەر بارانن، سەرما و گەرمالیان دەدا. بەڕاستی ئەوانە جێگەی ئەوەیە هەم دوعای خێریان بۆ بکرێ، هەم هەڵوێستەکانیان بەرز بنرخێندرێ، و هەم ئێمە کاتێکیش کە بۆ ضەروریەتێک دەچینە دەرەوە ڕەفتارمان لەگەڵیان ناجوان بێ، بە دەستخۆشی، بە ئیلتیزامکردن بە بنەماکانی قەدەغەی هاتوچۆ پابەندبوونمان و عوزرهێنانەوەمان ئەگەر چوینە دەرەوە بە شێوازێک پێیان بڵین کە دڵیان گەر نەگرێ، ئەبێ حساب بۆ ماندووبوونی ئەوان بکرێ. ساڵانێکە سوپاس بۆ خوای گەورە لە کوردستانە ئێمە شەو و ڕۆژ هاتوین و چوین، کەس نەیوتۆ بۆ کوێ دەچی، بەڵام لەم بارودۆخەدا دیارە وەزعەکە نائاساییە، دیارە وا پێویست دەکا و پسپۆڕانی بواری تەندروستی ڕێنمایی دەدەن ئەگەر تێکەڵاوی بکرێ و ئاوە ئەو خەڵکە ئیلتیزامێک نەکا، بەڕاستی ڤایرۆسەکە دێتە هەموو ماڵەکانمانەوە، خوا نەخواستە ئەو کاتە کۆنتڕۆڵ ناکرێ و لە دەستمان دەردەچێ. بۆیە من دەستخۆشی لە هێزەکانی وەزارەتی ناوخۆ، لە ئاسایش، لە پۆلیسی هاتوچۆ، لە بەرگری شارستانی، لە هێزی پێشمەرگە، لە تاک بە تاکی ئەو کەسانە، ئەو خۆشەویست و بەڕێزانە و کەسانەی خۆمان کە لەسەر شەقامەکانن کە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک و ئێمە لە ماڵەوەین ئەوان لەبەر سەرمان، ئێمە لە باڵەوەین ئەوان لەبەر بارانن، ئێمە خەوتوین ئەوان بەخەبەرن. یا ڕەبی خوای گەورە بتان پارێزێ، خوا پاداشتان بداتەوە. ئومێدەوارم ئێوە کەسانی زۆر بەڕێز و بە حورمەتن، ئەگەر کەسانێکیش بە بەردەمتاندا تێپەڕی و ئەگەر نەزانکاریەکیشی کرد، ئێوە ڕەفتارە جوانەکانتان، شێوە شیرینەکانتان، بەئیزنی خوا هەڵسو کەوتە جوانەکانتان کارێکی وا بکەن کەسایەتی ئێوە دەبێ ئەوەی لێ بوەشێتەوە. ئەگەر نەزانکارێکیش کارێکی کرد خوا نەخواستە، ئێوە خۆتان نەهێنە ئاستی ئەو، هەر بە زمانی شیرین، هەر بە ئامۆژگاری جوان، هەر بە ڕێنمایی باش، بەویستی خوای پەروەردگار خراپەکارەکانیش لادەرەکانیش بێننەوە سەر ڕێگا ڕاستەکە. بەویستی خوای گەورە هەمومان ئەم بارودۆخە نەخوازراوە تێدەپەڕێنین و ئێمە سەلامەت و ئێوە سەلامەت و کوردستان هەمیشە ئاوەدان و مرۆڤایەتی خوای گەورە هەمووی بپارێزێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.